لە یاریەکانی هەفتەی 19ی خولی نایەبی کوردستاندا یعنی دۆک و هەولێر ڕوبەڕوو بوونەوە. یاریەکەش بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی دۆ کۆتاییات. ژەمیەکەم دوای چەند هێرشێکی یاردویانە بۆ تۆمارکردنی گۆڵ بەبێ گۆڵ کۆتاییات. لە نیوەی دووەمیشدا حازم ساڵحی ڕێنەری دۆک با گۆڕانکاریەکانی زڵەوی یاریەکەی کەوتە دەست و لە خولەکەکانی 75 و 78دا 2 گۆڵیان لە ڕێگەی عامر ساحب و ئەحمەد جاسمەوە تۆمار کرد. لە خولەکی هێشتاوەشتیشدا هەولێر جیاوازیەکەی بۆ گۆڵەکەم کردەوە دوای تۆمارکردنی گۆڵێک لە ڕێگەی محەممەد خالیدەوە. یاریەکەش لە بەرژەوەندی دۆک بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵە کۆتاییات و دۆک بە 36 خاڵەوە تا پێشەنگیانەکان و هەولێریش بە 22 خاڵ لە خانەی حەوتەمدایە.